نتائج محافظة بغداد. ئەنجامە ڕاگەیەنراوەکەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە شێوەیەکی فەرمی پێشەنگی هاوپەیمانی ئاوادانکردنەوە و گەشەپێدانی با سەرۆکایەتی محەممەد شیاح سوودانی سەرۆکوەزیرانی ئێستا پشتڕاست کردەوە. ئەم هاوپەیمانیە نوێیە کە 45 کورسی بەدەست هێناوە و زیاتر لە 1.3 ملیۆن دەنگی هێناوە. بەسەر لیستە تەقلیدی و دەستەگەریە دێرینەکاندا سەرکەوت، بە تایبەتی لە چەندین پارێزگای سەرەکی شیعانشین. سەرەڕای بەدەستهێنانی دەنگێکی زۆری دەنگدەر و زۆرترین کورسی، بەڵام لەمپەری زۆر لە بەردەم سوودانیدا هەیە بۆ ئەوەی جارێکی دیکە بە سەرۆکوەزیران هەڵبژێردرێتەوە. بەو پێیەی لە دوای 2003وە تا ئێستا جگە لە نووری مالیکی هیچ سەرۆکوەزیرانێکی عێراق بۆ خولی دووەم ئەو پۆستەی بەڕێوە نەبردووە. گەورەترین مەترسیش لە بەردەمیدا لایەنەکانی نێو چوارچێوەی هەماهەنگین کە بەگشتی دژایەتی خۆیان بۆ کاندیدکردنەوەی سوودانی ڕاگەیاندووە. چوارچێوەی هەماهەنگی هەر یەک لە نووری مالیکی، قەیس خەزعەلی، هادی عامری و عەمار حەکیمی تێدایە و پێکەوە زیاتر لە 90 کورسیان هەیە. ئەمەش دوو هێندەی کورسیەکانی سوودانیە. بۆ مەبەستەش دەستیان بە جوڵە و کۆبوونەوەکانیان کردو. هەر لە نێو خودی چوارچێوەی هەماهەنگی و لەسەر پاڵپشتیکردنی سوودانی بۆ وەرگرتنی خولی دووەم بۆ چوونی جیاواز هەیە، چونکە زیادبوونی دەسەڵاتەکەی نیگەرانی لای هێزە سیاسیە گەورەکان دروست کردووە بەهۆی سیاسەتەکانی کە هاوسەنگیەکی وردی لە نێوان هەردوو هاوپەیمانە دوژمنەکەی عێراق کە واشنتۆن و تارانە پاراستووە. لەبەر ئەو هۆکارەیە کە پێشتر نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا باشکرا نیازی خۆی بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆکوەزیران دەربڕیوە و ڕایشی گەیاند. کاندیدی سەرۆکوەزیران پێویستە لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا بێت بەبێ گوێدانەوەی کام لیست لە هەڵبژاردنەکاندا زۆرترین کورسی بەدەست هێناوە. هەر وەک چۆن سەدر لە 2021دا بە 71 کورسیەوە نەیتوانی حکوومەت پێک بهێنێت. بە بڕوای چاودێران چاوەڕوان دەکرێت قۆناغی پێکێنانی حکوومەتی داهاتوو زۆر ئاڵۆز و درێژخایەن بێت، چونکە هیچ لایەنێک زۆرینەی ڕەهای لە پەرلەمانی 329 کورسیەکەدا بەدەست نەهێناوە. هەروەها واشنتن و تارانیش ڕۆڵی چارەنووساز لە دروستکردنی حکوومەتدا دەبینن. بۆیە ئەو هەویرە پێویستی بە ئاوکێشانی زۆر دەبێت. هەرچی ئەمریکایە لە ڕێگەی ناردنی پەیامەوە پاڵپشتی لە خولی دووەمی سوودانی دەکات، بە تایبەتی بەهۆی هەوڵەکانی بۆ کۆنتڕۆڵکردنی چەک لە دەستی دەوڵەت و ئەو گرێبەستە بازرگانیانەی لەگەڵ کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان واژۆی کردووە. لە بەرانبەردا تاران هەوڵ دەدات دڵنیا بێت لەوەی سەرۆکوەزیرانی داهاتوو لە دەرەوەی خواستی ئەو نەبێت، بەڵام دەشێوێت خۆی لا وروژاندنی ئەمریکەکان بپارێزێت و بۆ بەدەستهێنانی سازش لەسەر پرسی بەرنامە ئەتۆمیەکەی سیاسەتی شاراوە پەیڕەو دەکات. ئەماش جگەلەوەی قسەی کۆچایی لەسەر بژاردەی سەرۆکوەزیران چوارچێوەی هەماهەنگی دەیکات و هێزە سونی و کوردیەکانیش دەبێت گفتوگۆ لەگەڵ کاندیدەکەی ئەوان بکەن و داواکاریەکانیان ئاڕاستەی ئەو بکەن.